رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ڕاوێژ و گرنگیەکەی ئێمە قوارەیەکی سیاسیمان هەبوو لە سوارچەوەی ئەو قوارە سیاسیە سەروەری باڵامان هەبوو، لە دوای سەروەری باڵا دەستوورێکمان هەبوو، لە دوای ئەمەیانەوە ڕاوێژدێ کە دەڵێن the principle of all works، بناغە و بنچینەی هەموو کارەکان بریتە لە ڕاوێژ. سەرەتا من ڕاوێژ ئەشوبهێنم بە مێشهەنجوین، وەک چۆن لە دەرسەکان ڕابردووتە بۆمە لە سمیناری سێەمدا کە باسی سەروەری یاسام کرد، شوباندم بە ڕۆح، گوتم وەکو ڕۆح وایە. وەک چۆن لە سمیناری چوارەمدا دەسوورم شوبان بە پێناسەی دەوڵەت. لەم سمینارەشە ڕاوێژ ئەشوبهێنم وەکو مێشهەنجوین، مێشهەنگ، چونکە شوڕا واتە چی؟ واتە هەڵسەنگاندنی وتوێژکردنی عەقڵی هەڵسەنگاندنی عەقڵی خەڵکی لە میانەی وتوێژکردنێکی زۆر بۆ گەیشتن بە دەرەنجامێکی ڕاست و دروست. واتە وتوێژکردنێکی زۆر و هەڵسەنگاندنی تاکە عەقڵی خەڵکی بۆ گەیشتن بە جوانترین دەرەنجام. وەک چۆن مێشهەنجوین لە گەڕانێکی زۆرە لە مژینی شیلەی گوڵاندا سەرنجام هەنجوونت بۆ دروستەکە، ئێمەش بە هەمان شەو لە ڕاوێژدا لە هەڵسەنگاندنی حەقڵی تاکە کەسەکاندا و با بڵێین وتوێژکردنیان لەگەڵدا ئەتوانین بگەینە جوانترین دەرەنجام. هەڕێک وەک ئەتوانین بشوبهێنین بە مێشهەنجوین. ئینجا ڕاوێژ دوو جۆرە، یەکەمیان پێڵێن ڕاوێژی گشتی، دوێمیان پێڵێن ڕاوێژی تایبەت. ڕاوێژی گشتی ئەوێ بەدەستە جەمعیەکی زۆر خەڵکی ئەنجامەدرێ، وەکو ریفراندۆم کەوەی کە لە بۆ سەر و خۆی وڵاتە ئایا بەڵێ یان نەخێر، ئەوە بە ڕاوێژێکی گشتی بەکەڵک دێ، یعنی بە ڕاوێژێکی بە پرسڕاکی گشتی پێڵێن ریفراندۆمی گشتی، ریفراندۆم کە پێڵێن ڕاوێژی گشتی. ڕاوێژی تایبەت ئەوێ ئەتو بە زۆر بە یەک دوو کەسێک بکەی، بەڵام ئەو کەسانە چ بن؟ با بڵێن سەرۆکی خێلێک بن، سەرۆکی گوندێک بن، سەرۆکی شارێک بن، سەرۆکی حیزبێک بن، بۆی بەس ڕای ئەوان وەرگری واتە ڕاوەرگرتنی هەموو شارەکە، حیزبەکە، گوندەکە. بۆ من ئەگەر لە گوندێکە مەسوولێکە بێ، مختارێکی بەرپرسێکە بێ، کاتو شوڕات بەو کرد، ڕاوێژیت بەو کرد، واتە کە ئەو ڕازی واتە هەموو گوندەکە ڕازیە، چونکە ئەو مختاری ئەوانە، کەواتە دوو جۆر ڕاوێژمانە، ڕاوێژی گشتی ئەوێ بە کۆی گشتی خەڵکە کرێ وەکو ریفراندۆم، ڕاوێژی تایبەتیش ئەوێ بە کەسێکە کرێ، بەڵام ئەو کەسە سەرۆکی کۆمەڵە خەڵکێکە کە کۆم خەڵکەکە بۆهۆی ئەوەوە ڕاوێژیان داوە. ئینجا هەر پێم خۆشە ڕوونکەمەوە ڕاوێژی لە چ شتێک دەکرێ. ڕاوێژ لە شتێک ناکرێت کە بۆ منەخوای گەورە نەخسەی خزبێتە سەر پیت، واتە بە تەفاسیل باس شتێکی کردبی، واتە بە ئیندیتێڵی بە دیتێل باس شتێکی کردبی بە ئیندیتێل، واتە ئێمە ناتوانین ڕاوێژ تێدا بکەین بۆ ئایا نوێژ بکرێیان نەکرێ، ئەوە ڕاوێژیان ناکرێت، بەڵام ئەتوانین ڕاوێژ لەوەیە تێیا بکەین کە لە کوێ بکرێت، لە مزگەوت، لێرە، لە کوێ. باخی مەسئلەکان تر کە ئەگرێنەوە دێنەوە هەمان بازنە بەم شێوەیە. ئینجا دێنە سەر گرنگیەکەی ڕاوێژ. گرنگی لە چیایە؟ یەکەم گرنگی ڕاوێژ ئەوەیە کەمتر خەڵک ئەکەوێتە هەڵەوە، بە ڕاوێژ پێکردنێکی زۆر کەمتر خەڵک ئەکەوێتە هەڵەوە. بۆ منە کە تەماشاکەن ئێمە لە ئیسلامدا بۆ منە کە وەکو لە سمینارەکان ڕابردوودا سەلماندم، باشترین مرۆڤی سەرزەوی بە گۆگڵ، بە پێوەری گۆگڵ چێە؟ محەممەد صلی الله علیه وسلم. وتم ئەو حەدیثێکمان هەیە ئەبوو هورەیرە بۆمان دەژێڕێتەوە، دەڵێ کەسم نەبینی ئەوەندەی محەممەد ڕاوێژ بە خەڵک بکە. پێغەمبەر بوو وەحی بۆ داهات، لە پاڵ وەحیەکەیە زۆرترین ڕاوێژی ئەکرد. جیا لە ئەو بۆ منە دەگەڕێنەوە کۆنتر، بۆ منە سەردەمی فەیلسوفەکان یۆناندا، بۆ منە ئەرستۆ، سوقرات، ئەفلاتۆن، ئەوانە زۆرترین ڕاوێژیان کردووە، واتە لە ناوخۆیاندا کە دانیشتون زۆرتر وتوێژیان کردووە، گەیشتنەتە ڕایەکی زۆر جوان.
بۆ منە کە لە پیاوانی مێژوو کە خەڵک شانازیان پێواکەن ئەوانش بە هەمان شێوە زۆر ڕاوێژیان کردووە. کاتێک کە گرنجەکەی لەوەیە کەسانی پێشکەوت و کە کەسانی با بڵێن سەروەری مێژوون ئەوان زۆرتر ڕاوێژیان کردووە بۆی ئێمەش شوێن پێ ئەوان هەڵگرین و ئەوان بچینەوە بەمانایش لێیانەوە فێرم ئەزوونیان لێگرین پێویستە ئێمەش زۆر ڕاوێژ بکەین. گرنگی ڕاوێژ یەکەم لەوەیانەیە. دووەم گرنگی ڕاوێژ بۆ منە لەوەیە لەوەی بۆ نمونە خوای گەورە ئاەتێکی وەدا بەزاندوون لە قورئاندا لەوێ باسی گرنگی ڕاوێژ دەکات. بۆ منە خوای گەورە فەرمێ والذين استجابوا لربهم وأقاموا الصلاة وأمرهم شورى بينهم ومما رزقناهم ينفقون. باسی سێ زۆر کەسەکات کە خوای گەورە دەڵێ من بانگم کردن ئەوان بە بانگی منەوە هاتون. باسی سێ زۆر کەسەکە. یەکەمیان ئەڵێت ئەوانەی کە بانگم کردن نوێژ بکەن هاتن نوێژیان بەرکا بگرن و ئەقاموا الصلاة واتە نوێژیان هەڵستاندەوە نوێژیان بەرپا کرد نەک نوێژکردن نوێژیان بەرپا کرد نوێژیان هەڵستاندەوە نوێژیان هەڵستاند. ئەمە یەکەمیان. دووەم لە پاڵ نوێژەکەی سوبحان الله تەماشاکەی خوای گەورە یەکسەر باسی شوڕا ئەکا. ئەڵێ وەمرهم شورى بینەهم ئەڵێ ئەوانن دووەم کەس کە هاتن بەناو داواکارەکان ئەوانە شوڕا زۆر لە بینی خۆیانەکەن واتە کردتە دووەم داواکاری. ئینجا ومما رزقناهم ينفقون کردتە سێمیان. تۆ ئەگە دیقە بدی قورئان دەی بۆ منە لە پاڵ هەموو ئاەتەکانی تری قورئان بۆ منە خوای گەورە کە باسی سەڵاتەکە یەکسەر باسی زەکاتەکە وأقاموا الصلاة وآتوا الزەکاتە بەڵام لێرەیە پێش زەکات باسی کردووە. یعنی شوڕا ئەوەندە گرینگە؟ بەڵێ هەر لە دوای نوێژ بریتە لە شوڕا. ئینجا یەکێک لە گرنگەکانی شوڕەمە دوو لە گرنگەکانی شوڕا دوێمیان ئەو بوو. سێمیان بۆ نمونە خەڵک لە زۆر ڕاوێژ پێکردندا بۆ منە لە ئەوەی مازڕەی با بڵێن لە بەشی چوارەمە کە باسم کرد یەکێکی تر لە دەستوری ئیسلامی بریتیە لە مافی فەرمانڕەوا بەسەر خەڵکەوە مافی خەڵک بەسەر فەرمانڕەوا. واتە لە ئیسلامدا ئەگەر چارچێژی سیاسیمان هەبێ دەبی فەرمانڕەوا شوڕا بە خەڵکەکەی بکە و خەڵکەکەش شوڕا بە فەرمانڕەواکە بکەن نابی لە فەرمانی یەکتر دەرسن. ئینجا کە ئەمەیان کرد کەمتر دەکەونە هەڵەوە کەمتر دەکەونە لێک تووڕەبوونەوە. واروە شوڕا دەبێتە هۆی مای خۆشەویستی و تەبایی بۆ منە سەخامگیرکردنی ئاشتی زیاتر بۆ منە دڵەیەک نەڕەنجاندن لۆمە یەکتر نەکردن دادوەر و لێپرسنەوە لەسەر یەکتر نەکردن. بۆ منە کە حکومڕان بڕیارێکەدا ئەگەر بە ڕاوێژی خەڵکەوە بوو بە حەزویستی خەڵکەوە بوو یان پرسی بە خەڵک کرد کە ئەمشتە بکەم ئایا ئەمەتان پێ باشە بکەم کە پرسی بە خەڵکەوە کرد کە لە شتەکەی فەشەلی هینە خەڵکەکە هیچ گلەی لەسەران ناکە لۆمەیان ناکە لێیان ناپرسێتەوە لۆواتان نەکرد. بەڵام کە حکومڕانیش بە هەمان شێوە بەسەر خەڵکەکەەوە گە خەڵکە شتێکی کرد حکومڕەکان بۆ بەبێ پرسی ئێمەتە کردانە لە هەمان کادا کە خەڵکەکە کردی بۆ نمونە حکومڕانەکان ڕاوێژەن بە خەڵکەکەی کرد خەڵکەکە بڕیارەکەیان قبول کرد دوای بڕیارەکە فەشەلینە خەڵکەکە لۆمەی حکومڕانەکان ناکەن لیان ناپرسنەوە چونکە ئەوان حکومڕانەکان پرسیان بەوان کردووە بۆ ئیشکالێک لە نێوانە دروستیان ناکە. و یەکێک لە گرنگ ئەویان چوارەم بوو دانێژی تر لە گرنگی ڕاوێژ بریتیە لە وەک ئینگلیز دەڵێت work as a company is better than work as an individual. واتە ئیشکردن بە دەستە جەمعی باشتر لە ئیشکردن بە تاک بە تەنیا. ئەمەش دەڵێن هەڵسەنگاندنی ڕایەکی زۆر باشتر لە سەنگاندنی تەنها یەکڕا. بۆ منە من کە بە تەمای شوێنێکم بڕۆم کە سرفیسیارەکەیم لێدا ڕۆیشتم ئەگەر لە ڕێیە برادەرەکان پێم دەڵێت کە چۆ عەقڵمە سەنگاندێکێک پێی دەڵێ بۆ ڕێیادامەڕ بۆ ڕێتردا بڕۆ باشترە ئەو ڕێیە سەلامەتر ئەو ڕێیە پارێزراوترە. ئێچیتر دەڵێت نە ئەم ڕێنە بەڵکو لەم ڕێکە چتە ژوورە لێتر کۆڵانترێ بۆی دابڕۆی باشترە. ئەمە چەند عەقڵێک ماسەنگان پێک و ئیشمان لەسەر شتێک کرد بۆی بگەینە ئەنجام بۆی بگەینە دەستنیشن جێگای مەبەست. بەڵام من هەر بەخسەی خۆم کرد
سشم لەسەردا ڕۆیشتم بۆ ڕێگایەکە لە ڕێگایەکە تووشی دامێک بووم یان تووشی نەخواستراوێک بووم ئەوە ئەگەرە تۆ سەرخۆم و ناگەمە بە ئەنجامەکەشم بۆ چونکە هەر بەخسی خۆم کردی هەر عەقلی خۆم هەڵسەنگاندووە بەڵام هەڵسەنگاندنی دەستە جەمعی ڕای دەستە جەمعی ڕاوێژ پێکردنێکی وتوێژکردنێکی زۆر ئەمانگەێنێ بەڕاتێکی ڕاستی دروست ئەمانگەێنێ بەڕاکی ڕاستی دروست و بۆیە ڕاوێژیم زۆر پێگرینگە پێم خۆش لەگەڵتان بەشکەم بۆمنە اینجا گەر حکومڕانانیش چی بکەن ڕاوێژی بە خەڵک بگەن خەڵکیش دڵخۆشە بی نمونەوە بێت ئەوەی کە تۆ حسابت بۆ خەڵکەکەت کردووە سروشتی مرۆڤ وایە چۆن نمونە تۆ حەزەکەی پرست پێ بکرێ ئەوان حەزەکەن پرست پێ بکەن لە خۆی شتەکانیان نەکەن ئەوان تر نوویست پێکەوە هاوسەنگن پێکەوە تەبابن خۆشەویستیش لە ناوەنیان دروستەکە ڕاوێژی بۆ نمونە کە لە سەرەوە لە تاقی سەرەوە فەرمانێک دەرەچی کە بە ڕاوێژکردنی منەوە ئیشەکە کراوە ئەو بڕیاری کە لەوەیە ئەو فەرمانە دەرەچی من بە فەرمان و بڕیاری خۆمی دەزانم دەڵێم کاکە من ئەو بڕیارەم داوە ئەزا ئەگەر هاتوو بڕارەکە فەشەڵی هینە من هەر بە بڕیاری خۆمی دەزانم بۆ چونکە پرسم پێکراوە یعنی بە مانایشتر حیسابم بۆ کراوە وەک کۆتاییمین خاڵ لە گرنگی ڕاوێژ کە بەڕاستی یعنی ئینسان ئەگەر هیچ لەمانەیە لا بدا ئەگەر هێکێک هەرێکە لەمانە لا بدا نابێ ئەویان لا بدا کە چونکە گرنگترین شتە بۆ منەخوای گەورە لە قورئانە لە سوورەتی ئالی عیمران دەفەرمێ فاعف عنهم واستغفر لهم وشاورهم في الأمر فإذا عزمت فليتوكل على الله إن الله يحب المتوكلين الله هاي قول الليريا باس سيشمان بوك على آياتها عليه فاعف عنهم باس إيكا كبيرا صلى الله عليه وسلم بهو نرمونياني تويوا أو خلق لدرو بركو بوتوا هاي قول الشياطين نرمونيانا كي محمد دا صلاة والسلام عليه دواتر عليه فاعف عنهم عليه لێیان ببوورە دەتەوە گەر هەڵەیەشیان کردو لێیان ببوورە ئەواتە سواتە لێبوردەیی لە بینی یەکترمان لێبوردەیی یەکەم ئەڵێ فاعف عنهم ئەڵێ لێیان ببوورە دووەم ئەڵێ وەستەغفیر لەهم جگەلەوەی ئێمە لێکترمان بووری داوا لە خوایەکەن داوا لێبوردن لە یەکترەکەین بۆ لەخوا بۆ منە داوا لە خوایەکەین کە لێمان ببوورێ بۆ منەڵێن دوعات بۆ کەم کە خوای گەورە لێت ببوورێ وەستەغفیر لەهم داوای دوعای لێ خۆشبوونت لێ دەکەم لەخوا وەشاورهم في الأمر سبحانه تەماشای کە تەماشای یەکەم جار باسی لێبوردەیەکە دوای باس ئەوەیەکات کە داوای لێبوردن لێکتر بکەن لەخوا سێمیشان ئەڵێت ڕاوێژی پێکتر بکەن ینی بەڕاستی گرینگە خوای گەورە لە دوای لە پاڵ لێبوردەیی و لێبوردەیی لە بین یەکترە لێبوردەیی خۆی لە بینی عەبدەکانە دوای تێکسا دەڵێ ڕاوێژی پێکتر بکەن هاتنە کۆتایی سمینارەکە بیرتان نەچێ هەوڵدەن پرەنسپڵی ڕاوێژکردن بینە ڕۆژانەتان وەک خووەک پێوە بگرن هەوڵدەن زۆرترین ڕاوێژ بکەن بۆ ئەوەی کەمترین جار بکەونە هەڵەوە وآخر دعوانا وإن الحمد لله رب العالمين